ئەزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باز لە کار و چالاکیەکانی دەستگای نووری حکمت دەکەین و بە دیاریکراویش لقی سلێمانی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شازاد فەتاح بەڕێوەبەری ڕۆشنبیری لە دەستگای نووری حکمت لقی سلێمانی. مامۆستا زۆر بەخێر. سپاس بەخێر. مامۆستا گەچی نووری حکمت لای هەمومان ناسراوە وەروە دەستان خۆشە جێگە دەستان دیارە بە گشتی یاخود بە دیاریکراوی دەستگای نووری حکمت ئامانج و چییە و پلانی چییە و پەیامی چییە؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆیەوە سپاس بۆم دەرفەتە جارە پێشەکەمێ سواسی کەناڵی پەیام بکەین کە بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بەرچاوڕوونی و لە پێشکەشکردنی و چالاکیانەی کە دەستگای نووری حکمت هەیەتی بە عام لە کوردستان بە تایبەتی لە لقی سلێمانی. ئێمە لە لقی سلێمانی دەستگای نووری حکمت کار و پرۆژە و چالاکیمان زۆرە. زۆر کەس وا ئەزانێت ینی لقی سلێمانی تەنها برەو بە خوێندنی قورئان دەدات یان فێرکردنی قورئانی پیرۆز و لەبەرکردن، بەڵام الحەمدوللا ئێمە لە هەموو بوارەکانی ترە الحەمدوللا سەرکەوتنێکی باشمان بەدەستهێناوە لە هەموو بوارەکانە کار و پرۆژەی جۆرا و جۆرمانێ سوپاس بەخوای پەروەردگار جێدەستمان زۆر دیارە لە ناو ئەو ڕێکخراوە ئیسلامیانەی کە هەیە الحەمدوللا بە تایبەتیکە ئێساکە سوپاس بەخوای پەروەردگار کۆمەڵێک پرۆژەی تایبەتی ترمان هەیە بە تایبەتی ئێساکەوە ئەکادیمیەکی زۆر گەورەمان کردوتەوە لە لقی سلێمانیم ئەکادیمایە هیچ جیاوازی نییە لەگەڵ زاکۆ و پەیمانگاکان الحەمدوللا کەوا کۆمەڵی قوتابی باش و یعنی بۆ پێگەیاندنی مامۆستا و ڕاهێنەرە الحەمدوللا خۆی گەیاندوتە قۆناغی سێم سپاس بۆخوای پەروەردگار الحەمدوللا. کاتە مامۆستا دەتەوێت لێرەوە بڵێ کە ئێوە نەک تەنها لە بواری زانستە شەرعیەکە و لە بواری قورئان خوێندنەوە بەڵکو کار لەسەر پەروەردەشەکەن. بە تاکید یعنی یەکێک لەو بڕگانی کە هەیە لە ناو ئەکادیمیایە پەروەردەیە، ڕاهێنانی مامۆستاکانە چۆنێتی پەروەردەکردنی قوتابی چۆن پەروەردەی بکەن، یعنی لە هەموو بوارەکانی پەروەردەیە، ینی کارێکی چۆنەڵی دەرفەتێکی زۆرمان ڕخساندووە بۆ ئەو بوارە بۆ لایانی پەروەردە. بەڕاستیانی پەروەردە زۆر زەرورە، دەبین ئێستا پەروەردە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانیا کەمێک ینی لە ئاستی پێشەوە نییە بەڵام الحەمدوللا ئێمە لەو بوارەدا مامۆستا و ڕاهێنەری باشمان هێناوە، ئێستا کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەری باشیان بۆ پیاکردین لەو بوارەدا الحەمدوللا. زۆر باشە. کاتە مامۆستا تۆ بۆی بتوانانی سیستەمی پەروەردە بە جوانی ڕێک بکەیتەوە ئەبێ پەروەردەکاری جوان و سەرکەوتوو دەبێت. ئەو مامۆستایانی دێنە لای وەکو بەشێک لە کار و چالاکیەکان تا پێوەرەکانی وەرگرتی مامۆستا دەرفەتەکان توانای وەرگرتنتان و چەند گرنگە گەرەمە لە زۆربەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان یان لقەکانی ترتان هەبێ؟ بڵێ وەڵا ئێمە چۆنەڵی 3 ساڵ لەمەوبەر بە جوهد و ماندووبوونی خوشێکی بەڕێزمان هەیە کە مامۆستا وەزیرە کە معروفە الحەمدوللا ئەم دەستخۆشی لێکن بەڕاستی ینی چەمکێکی زۆر گەورەی لە ناونوی حکمە گرتووە هاو ئەم پرۆژەی تەقدیم کرد بۆ پێگەیاندن بۆ ئەوی کە کۆمەڵک مامۆستای باش پێگەین بۆی کە ئەوانیش بتوانن لەسەر جەمبوارەکانی پەروەردەدا قوتابیانە فێری کۆمەڵک ئاداب و ڕەوشتی جوان بکەن الحەمدوللا 100% سەرکەوتوو بووین لەو کارەیە. سپاس بەخوا. مامۆستا کار و چالاکیەکانی ئەمساڵ باس بکەین و تا چەندێک ئێوە جێتان عنی جێی متمانی خەڵکن خۆتان جێی خۆتان کردوە ناو خەڵک عنی بەنمونە من ئەمساڵ ئاگادار بووم تەنانەت جێ نەما بوو کە مناڵ وەربگرن ئەمە چی ئێگەێنێ بەڕاستی ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێوە ئەوەندە جێ دەستان دیار بوو کە خەڵک بە تامەزرەوەیەوە بێ ڕووتان تێ بکە. جا ئێمە خۆشەکەی لەوایە هەتا ساکە وەکو لە دەستگای نووری حکمت لقی سلێمانی هیچ کات ئیعلانمان نەکردووە کە قوتابی وەرەگرین. هیچ کات ئیعلانمان نەکردو ئێمە قوتابی وەرگرین. خەڵک خۆی ناتوانین یعنی ئەگەر بێت و ئێمە قوتابی ئیعلانێکین قوتابی وەرەگرین بە مەرجانە بڕواکە توانامان نییە. ئێمە پێشتر کە لە بینایەکی ترابووین لەو سەرروتمان ئینشاءڵڵا گەرم بینایە تەواو بێت ئیستراحەتەکەین بەس بەداخەوە یعنی وەرن ینی خۆزگە ڕۆژێک بەهاتنا ڕاستەوخۆ بزانە جێی دانیشتنی قوتابیەکی تر ئەبێتەوە لە ژووری ئیدارەکان تەنانەت لە هەورەبانەکەشمان بۆ فراهەم کردوون ئێستا هەورەبانەکەشمان بەرناکەوێت سپاس بۆخوای پەروەردگار. کار و چالاکیەکانی ئێمە الحەمدوللا هەمە جۆرن یعنی لەوە چێ زۆر کەس ئاشنا نەبوو بێت بەم چالاکیانی ئێمە ساڵانە نمونە ئاهەنگی ساڵانەی قیرائەتمانەیە سپاس بۆخوای پەروەردگار کە هیچ ساڵێک نەبووە کە لە سەدان قوتابی
مۆڵەتی قورئان خوێندن وەرنەگرێ ئەم مۆڵەتەش زۆر ئاسان نییە ئەم مۆڵەتەش بە چەند قۆناغێکاتی ئەبڕێ ینی ئەو قوتابێت چەند قۆناغێکی لە بەردەمایە قۆناغەکانی سەختن ئەبێ ئەم قۆناغانە تێپەڕێنە اینجا ئەگاتە ئەو ئاسەکەوە مۆڵەتێکی پێ بدرێ دواتریش ئەلحەمدولیلا بڵین لە کۆتایی ساڵە ئاهەنگێکیان بۆ ساز دەکەین ئاهەنگی مۆڵەتدانە چالاکی تریشمان نمونە ئێمە خێوەتگە ئەەکەین خێوەتگە بۆ کوڕان و کچان ئەم خێوەتگەیە بڵین بابەتی تەرفیهی تایە بەس زۆربەی خێوەتگەکانمان زۆربەیان پرۆژەی خوێندنی قورئان کتێبن و هەروە لە بەرکردنی قورئانی پیرۆز ئەلە ماوە خێوەتگەیەکی بچووکمان کە هەر لە ناو دەستگاکە ئەلحەمدولیلا یەکێک لەو قوتابێ بچووکان ینی زۆر لە هەمویان بچووکتر بوو کە پرسیارم لێ وتی 5 لاپەڕە بەس قورئانم لەبەر کردووە هەر لە ماوەی ئەو هەر ئەم جمعەکەی پێشووتر ئەم هەینی پێشووتر یانی لە ماوەیەکی کورتە 5 لاپەڕە قورئان لەبەرەکە یان پرۆژەی خوێندنەوەی کتێبیانە دەینێ بۆ ماوەیەک دواترە چەند تاقیکردنەوەی لەسەرەکەن یعنی ئەم چالاکیانەمان هەیە ئەلحەمدولیلا چالاکی جۆرا و جۆرمان هەیە سوپاس بۆ خۆی پەروەردگار گەشتی دەرەوەمان هەیە ئەم قوتابیانە بین بۆ شوێنانی تر بۆی کە ببینن بزانن ڕووگەی ئەم کۆمەڵگایە چۆنن ئەمانش لە کوێن ئەین سوپاس بۆخوا زۆر زۆر لەوانە ئیسفادەمان کردووە چالاکی تریشمانە ئینشاءڵڵا لەمە دو چالاکی باشترمانە بە پێش بەخوای پەروەردگار زۆر باشە مامۆستا شازاد بابەتێکی گرنگ هەر دەچمەوە سەری بابەتی پەروەردەیە لە کۆمەڵگەی کوردەواری پەروەردە لە پەروەردە هەم فێرکردنەکەی هەم پەروەردەکەی نیشانەی پرسیار و وەروە دواکەوتووی بەداخەوە زۆری لەسرە هەریش ناجاران گەورە و بچووکێکە بوو ڕێزی لە خۆ گەورەتر یاخود کۆمەڵێک بابەت لەمانە تا چەند هەڵتان داوە یاخود ئەو تەمەنانە کامانە زیاتر ئێوە ئیشان لەسەرەکەن بۆی هیچ ناتۆزێک پەروەردەیەکی جوان بە فۆرمێکی بانگراوندێکی ئاینیانەی ئارامانە پێیان ببەخشن بەڵێ یانێ ئێمە زیاتر کار لەسەر مناڵەکەین ئەم منداڵانەیە چۆن پەروەردەیانکەین ئێستا الحەمدولیلا مناڵی 4 ساڵ و 5 ساڵی ژوارەگری هەم بە عەمەلی هەم بە نەزەری فێریانەکەین چۆن ڕێز بگرن چۆن ڕێز لە دایک و باوک و کەس و کار و کەسی بەرامبەریان بگرن چۆن ڕێز لەو مامۆستایانە بگرین کەوا خۆیان مادووەکەن بۆ فێرکردنیان ئایا لە قوتابخانەکان بێ یاخود لە ڕێکخراوەکان بێت چۆن فێریانەکەی چۆن بە ڕێگایە بڕۆن چۆن هەسڵکەوت بکەین لەگەڵ بە تەمەنەکانە ینی پێمانوتن فۆرمان بۆ دروست کردوون بەیانی چۆن هەڵەسی نوێژەکەی چی لەگەڵ دایک و باوک تاکەی ئەم فۆرمان تەقدیم کردن ئەلحەمدولیلا فۆرمەکانیان هێناوەتەوە ئاستێکی باش بووە من ئەمە ئەڵێم ئینشاءڵڵا کەس هەبووە تەکلیفی لێ کردین ئەم کوڕەمان وەست داوای لێ کردین دیدی ئەم دوانەم لەدەست دەرچووە ڕەحمەتتان لەبێ بە ئەمەشە لەدەست دەرنەچێ سپاس بخوا ئێستا ئەوەی کە لای ئێمە زۆر زۆر کەسێکی باش کەسێکی ئارام چۆن ئەڵێ بە دەرەجەی 180 لەگەڵ کوڕەکانی ترە جیاوازی زۆرە یعنی لە دوو پێگەی جیاوازن لە دوو دنیای جیاوازن ئەلحەمدولیلا ئێمە چۆن ئەڵێ کار زیاتر لەسەر مناڵ جا نەوجەوان فێریان ئەکەین چی بکەن چی نەکەن ئەویش مامۆسای تایبەتی هەیە مامۆسا و ڕاهێنەری تایبەتمان هەیە کە تەکلیفیان لێ دەکەین یەن بۆ ئەوێ ئەم پرۆژانەمان بۆ تەقدیمەکەن و مامۆسامان بۆ ڕائێنن ئێمەش بەو مامۆسانە ئەتوانین ئەو قوتابیانە فێرکەین چی بکەن ڕۆژانە چۆن هەڵسوکەت بکەن مامۆستا هەنگاوێکیان ئەو پەروەردەیە کە باسمان کرد جا هەم لە زانسە شەرعی قورئانێکەیە بێ کە من ئیجازەتێ ینی بەدەستبێنم یاخود لایەنە پەروەردەیەکەیە بێ کە من کەسێ بێ بگێنم ئال داهاتوو ئەم کەسانە کە لە ئێوە گەورە ئەبن و پەروەردە ئەکرێن کارەکەن لەسەروی کە ئەمە دیسان بکەنەوە بە خزمەت بۆ کۆمەلگا و جیلێکی تر پێ بگێنن واتە هەر ئەو کەسێک کە لای ئێوە پێگاس بینێ بێ ئەم وانانە بڵێتەوە بە کەسانێکی تر تاسوودمەندن من خۆمیشێکم لەوانە الحەمدولیلا نمونەی حەیوانیە من کە هاتمە ساڵی 2000 و سەرەتای 2011 هاتمە ئەوێ لە سەرەتای ئەمەوە دەستیان پێ کرد ینی وردە وردە خۆناغەکانم بڕی تاوەکو قراعەتم تاوا کرد ئەلحەمدولیلا لای جەنابی دکتۆر دیاریش بڵێن قراعەتی ئەشرم تاوا کرد دوای ئەوە وانەی پەروەردەی چۆن بڵێمەوە چۆن نەڵێم ئێمە لیژ نەمانێ ئەم کەسە چۆن فێری بکەین وانەی پەروەردەیی بڵێتەوە یعنی من خۆم دائنیشتم گوێڕاڵی مامۆساکەم بووم بزانم ئەو 45 دقە بۆ سەعاتە چیم پێڵێ ئێستا ئەلحەمدولیلا تەلەبەکان دانیشین تا بزانن ئەو 45 دقە و سەعاتە من چیان پێگەێنم یعنی من نمونەیەکی حەیە ئێمە ئەوەی کە لەوێیە ئەبێت و بە مامۆسا و هەر سپاس بخوا لە زۆربەی ڕێکخراوەکانی تریش یعنی ئەمە شاراوە نییە الحەمدولیلا
هەمویان پێگەشتی لقی سلێمانی دەستگای نووری حیکمان کە ئێستا لە زۆربەی ڕێکخراوەکانی هاوشێوی خۆمانە دەرز ئەڵێنەوە وانەی پەروەردەیی ئەڵێنەوە بۆی کە ئینشەڵا ئەمەشمان هەر لەم ڕۆژانە دوو مدیری بەڕێزی قوتابخانەکان داوایان لێکردوین کەوا خەڵک ینی مامۆسایان بۆ بنێرین بۆ ئەوەی کە چی پەروەردەیەک لە حیکمە هەیە بیدەن بەگوێ قوتابیەکانی ئەوانە بەڕاستی کارەساتە قەومی لە ناو قوتابخانەکانە یەکیان مامۆسایەکی خوشکێک بۆ هات مامۆسای دواناوەندی بڵین خوشکان بوو این کچان تەکلیفی کردووە بچین لەوێ دەرزیان بۆ بڵێنەوە ئەگەر لە هەفتەی ڕۆژێکی شابێ مامۆسایەکی باش بنێرین فێری پەروەردە و ئادابیان کەن ئادابی کەسێتیان کەن چۆن هەڵسو کەوتکەن زۆر ڕاستە سواز بۆ دەستا خۆشە مامۆستا بان لقی سلێمانی بنمونە وەربگرین تقریبان چەند خوێندکارتانە بێ سواز بخوان نزیکەی 4000 خوێندکارمان 4000 خوێندکار لە نێوان ڕەگەزی با بڵێن کچان و کوڕان خوشکان و برایان تەوازنن یان وەڵایی خوشکان باڵا دەست پشکی شێرمان ئەوان زۆرترن پشکیشە لە سا هەفتا پێنجی خوشکان ئەمەژێگەی دەست خۆشیە دەستان خشار بێ کاتە مامۆستاسە بۆی باشتر لە ئەم ساڵ کار و چالاکیەکانتان هەروەکووە بیرهێنانەوەیەک وەکو فیدباکێکی شەڵا بۆ داهاتوو زانچیتانە بێ گرنگترینە و پرۆژانەی ئەم ساڵ کرد بێتان کە نووری حیکمە پێوەی مانو بوو بێ خەڵکێکی زۆرتیا بەشدار بوو بێ کاریگەری هەبوو بێ چالاکیەکانمان بڵێن بە تایبەتی ئەوەی کە زۆر ینی بە دیارە لە سۆشیال میدیا چالاکی بڵێن تاوکردنی قورئانی پیرۆز و ختم و هەروەها ئیجازەدان ئەم ئیجازەدانە بڵێن سەدایەکی زۆری هەیە لە ناو کوردستانە لە مۆڵەتی خوێندنەوەی خوێندنەوەی قورئانی پیرۆز کام مۆڵەتە یەکو پێشتر پێموتی بە چەند قۆناغێکا دەڕوات و لە کۆتایی ئەم کەسە مۆڵەتەوە نەگرێ سوپاس بەخوای گەورە ئێستا پرۆژەیەکی ترمان هەیە کە پرۆژەی گەوهەرەکان پرۆژی داهاتوە کە بینەران چۆن سوودی لێ بگرن ئینشەڵا بڵین گەوهەرەکانی فەرموودە کە ئەو پرۆژەیەمان ڕاگەیاندووە سوپاس بەخوای پەروەردگار چۆنەڵی وەکو پرۆژەکەی میهات کە هەروەکو خۆمانوە ئەلحەمدولیلا ژەر هاوکارین لەو پرۆژەیە ئێمە ژەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە بۆ 100 فەرموودە کە ئەلانمان کردووە کە گەشتی ئەمریکا و کۆمەڵێک دیاری بە نرخێتیا دیارەکان زیاتر هەوڵمانداوە مۆبایلی زیرەک بێ بەڕاستی چونکە مۆبایل لەم ڕۆژای بۆتە پێویستێکی زۆرە هەموو کارەکانی تری پێ دەکرێت هەر ئەم شەوی سپاس بەخوای پەروەردگار کەسێک تەلەفۆنی کردوتیەوە من ئەمرێکی ترم پێشکەش کرد بە و پرۆژەیەکەواتەوە ئەمریکا لێرەوە بینەرانمان شتی تریژی وەزیاکە وڵات داواکارین لە خێرخوازان لە کۆمپانیا بەڕێزەکانی گەشت و ئەمرە هاوکارمان بن کەوا بتوانین ئینشەڵا زیاتر ئەم دیاریانە پێشکەشکەن ئێمە بۆ کە خەڵکانێکی زۆر مشارەکەی ئەم پرۆژە گەورەیە بکەن وا خێرخوازانی جگە بە هەر شێوە هاوکارمانکەن ئێمە سپاسانەکەین چونکە بەڕاستی ئیسیجابەیەکی زۆر هەبووە لە خەڵک زۆر ینی خەڵک ناوی نووسیوە و بۆ خۆتۆمارکردن بۆ ئەم پرۆژەکەش ئینشاءڵا بڕیارمان ناوە 12 کۆتایی دوای تاقیکردنەوەی نیوەی ساڵ پرۆژەکە لە ڕۆژی هەینی ئەنجام درێ ئینشاءڵا هیچ سەقفێکی تەمەنەیە با من و هۆنیاش ناو بنووسینە نەوەڵا ئەتوان ئینشاءڵا هەڵەکەی دوای بەرینەوەی ئێوەشتا نووسین تووشی کردین مامۆستا مادەم ئەمە کۆتا پرۆژێەوە گرنگە بینەران ڕەنگە زۆربیان حەز بکەن کە بەشدار بن لە کێوە ناو ئەنووسرێ و ئا لە هەموو شار و شارۆچکەکانە ئێمە چۆنەڵی ئەمە یەکەم پرۆژی ئاوامانە تەنها بۆ سلێمانی کردن تەنها بۆ سلێمانی بەڵێ بەڵام هەنگاوێکی باشە ئینشاءڵڵا داهاتوودا بەڕاستیانی تا دوێنێ خوشکێک تەلەفۆنێکی لە چەمچەماڵەتی ئێمەش لە مەحافەزەی سلێمانی ئەبی ئێمەشی هەر تیابین ینی وتم وڵی چۆنەڵی ئێمە یەکەم پرۆژەمانی ئینشاءڵڵا بۆ داهاتوو پەل ئەکێشێ لە چۆنەڵی لە ڕکلامەکەشە ئاماژەمان پێ کردووە کە لەکوێ لە لقی سلێمانی کتێبەکە دەسەکەوێت لە بازنەی بەکرەجە و بازنەی سێتوان لە ڕێکخراوی قوتابیان و ڕێکخراوی خوشکان ئەم نامیلکەیە دەسەکەوێت توانی ئینشاءڵڵا بەدەستی بێنن پشت بەخوای گەورە وڵای مامۆستا شازاد بەڕاستی یانی من ئەمە پرسیارە یانی کە پرۆژەیەکی لەو شێوەیە جا لەلایەن ئێوە بوویان کۆمەڵێک لەو ڕێکخراوانی تر بە دیاریکە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک کاری چالاکی کرد
یعنی ئەو هەموو بەدەمەوە هاتنە لەلایەک ئەبێ زۆر خۆشحاڵمی لەلایەکیش بەڕاستی جێگەی داخە کە تۆ ئەو دەرفەتانە دەبێت کەواتە بەڕاستی چی بکەین هەمومان چۆن هاوکار بین ئەم جۆرە لە کار و چالاکی فراوانتر باشتر یعنی بەڕاستی من خۆشحاڵم بە ئاوا خەڵک بەسەلەن ئەوەندە بە تامەزرۆی و بێوێ بەشدار بێ و بەڵام دەرفەتی نییە هەنی چی بکرێت کە بازنەکان فراوانتر بکەین گرفتەکان چین ئەوانەی کە دەستان نەگرن و ناتوانن چین ئاماژە ئەوەی ڕاستی بێ پێش هەمووش ینی ئەگەر کەسەخوا پێداوەکان خێرخوازەکان کۆمپانیاکان هاوکارمان بن ینی سپۆنسەری ئەم کارەمان بۆ بکەن دەستکراوەترە بین ئێمە ماندووبوونی ئێمە هیچ نییە چونکە ئەوەی کە لە پرۆژەی میهات کرا یان لە دەستگای نووری حیکمە هەمووی جوندی مەجهول لەم کارەیە شانیان ناوەتە بەر خۆبەخشانە ئەم کارە ئەکەن وەکو جەنابی مامۆستا سەروەر ئاماژەی پێکرد لەم ڕۆژانە تەنانەت خواردنەکەش ئایدی خۆیان بووە خواردنەکەش ئایدی خۆیان بەس ئەگە ئێمە سپۆنسەری ئەم کارانە بکەنەوە ئێمە ئەتوانین چۆڵەن پرۆژەی باشتر بخێنە بەردەم ئینشاءالله یعنی کێشەکە پارەیە کێشەکە بەڵێ ینی تۆ ئەگەر پرۆژەیەک ڕاگەیەنی دیارێکی بە نرخی باشتری تیابێت خەڵکیش تامەزرۆ ئەبێ بە تایبەتی گەشتی ئەمرە بەڕاستی خەڵک مشتاقە هیچ هێزێکی سیاسی دامەزراوەیەک حکوومەت یعنی بەڕاستی لە خەمی پەروەردەیانی لە خەمی بەڕەوشتکردن و بە ئەدەبکردنی مناڵەکانیان و مناڵەکانمانانین بەدەمتانەوە بەداخەوە ینی پلان هەیە بۆ پێچەوانی ئەم کارە یعنی بەداخەوە هونەرمەندێک دێتە کوردستان هەزارەها ینی نازان بڵم چی ملیۆنا پارەی بۆ خەرجەکرێن بەڵام بۆ پرۆژەیەکی جوانی پەروەردەی ئەمانانی هونەرمەندێک کراوە بە حساب هونەرمەند خۆزگەنای هونەرمەند بۆ هەموو کەس بەکارنهێنرایە یەتە ئێرە ئەفرەتێکە گۆرانی ئەڵێ شتێگەڵێ ئەم هەموو خەڵکە ناوە نووسەبلیتی بۆ بڕێ بەڵام بۆ کارێکی وەکە سەدەقە جاریەکە ینی تۆ نزیکەکە 5,000 کەسیش ناو بنووسێ 5,000 کەس تۆ بە 250 دینار بەشداریکەی ینی لە خێری نەبراوی 100 فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەشدارە بیت تا قیامەت بەڕاستی یعنی کارێکی پیرۆزە هیوادارین ینی خێرخوازان ینی خواپێداوان کۆمپانیاکان بەدەممانەوە بێن بۆ ئەوی کە ئێمە بتوانین لە ئایندەیە پرۆژەی باشتر ینی بخەینە ڕوویانی دڵنیایانەکەن ئەگەر هاوکارمان بن هەردوای ئەم پرۆژەی تری جاڵانەکەن ئینشاءالله باشە مامۆستا ینی هەمومان نەزانین ئەوانەی کە لە سنتەرێکی وەکو سنتەری حیکمەیە کارەکەن هەمویان کەسانەکەن لە پێناو خۆیان کارەکەن و ڕەنگە بڕاستی هیچ بەرژەوەندیەکی مادیان دەست نەکەوێت هەمووی بەرژەوەندیەکی معنەویە و تەنها لە پێناوی خێرە ئەماکەن ڕۆڵی ئەو مامۆستا بەڕێزانە لە سەرکەوتنی ئەم پرۆژانەیە لە جێدەستی نووری حیکمەیە چیەوە چۆن کاریان کردوانی حەزەکەم ئەوە بگەێنین بە بینەر کەسانێکی چەند ماندوونە ناسمان هەیە پەروەردەکاری ئەوەندە باشمان هەیە کە بەڕاستی کەسانێکیان پێگەیان دوسە جیشانە زین بۆ ئێمە هەمویان وەڵایی تر خۆ کار و پرۆژەکانی دەستگای نووری حیکمە و هاوشێوەکانی دیارە وەکو باسیشمان کرد ینی ئەگەر خەڵک تامەزرۆی ئەم کارە نەبێت بەڕاستی خەڵک گەشتوتە ئەو قەنەعەتی کەوە هەمووی ئەوەی کە هەیە باتڵە ئەوەی کە هەیە تەنها لایانی پەروەردەیەکی باش ینی معقول نییە من دراوسەی خۆمان هەیە دەرکراوە دایک و باوکەکە لەبەرێکە کەسێ پەروەردەیەکی باشی ئەم مناڵانە نەکراوە بەلا ڕێدا ڕۆشت هەزارایی وا هەیە زۆرمانێ لە ئەلحەمدولە ئێمە یعنی ئەم مامۆستایانە شەو ڕۆژیان خسۆتە سەر یەک ئێمە لیژنەمانەیە لیژنەی پەروەردەیی بڕواکە جاری وایە لە هەفتەیەکە 3 جار کۆبوونەوە ئەکەن دانیشتنەکەن خەریکی پەرتووکن بێن بۆی کە منهەجێکی پەروەردەیی جوان وادا بنین بۆی کە سوودی هەبێ بۆ ئەو خەڵکە زۆرڕاست مامۆستا شازاد بەڕاستی دەمێت زۆر بە ڕاشکاوی پرسیارێکی زۆرجار لێرە لەوێ ABC ئەوە فڵان کەس چووە دەستگای نووری حیکمە یان هاوشێوەی دەستگاکانی بەڕێستان ڕەنگە بانگراوندێکی ئاینی نەبێ بە پێچوانەوە لە هێزێکی سیاسی غێرە ئیسلامی و یاخود ئەلمانیەت بێ بەڵام ئەڵێ خۆم لە دەست و مناڵەکانم بۆ ئێوە شتی وا هەیە یامە هەدی ئایان وەڵاهی نمونەی زۆرمان هەیە هەیە لە پلەی باڵا لە پلەی باڵادا ینی لە ناو دەستگا حکومەکان لە پلەی باڵادا زۆر بەنهێنی مناڵەکانە نێرێ بۆ لای ئێمە ئەلحەمدولillah ینی زۆر جوان پەروەردە ئەکرێن کە 3 چواردەوری خۆیانەکەن بەڕاستی ئەبێنین خۆیان پێشتر لە چی جیهانێکا بوونە سەرەزی جیهانێکی تران
یعنی جاری وایە کە دایک و باوکن بە دوای منداڵەکانیانە ڕێز و حرمەتمان بۆیان هەیە ئەنج کۆمەڵە جلوبەرگێکیان لە بەرایە ئەگەر تۆ لێ ڕێگا بیبینی عنی لەوە ئەچێ خەڵکی وایە نەفرەتیان لێکە بە زەبینی مناڵەکانی هێناوە بۆ لای ئێمە چکە ئەزانێت سەرنجام چ شوێنێ براوەیە سەرنجام یعنی هاتووە لە تەنها بوو ئەوەی کە هێنامە بۆ لای ئێوە تەناوی کە لە پاشە ڕۆژە بۆ خۆم باش بێ مامۆستا کاتە دەستگای نووری حکمە جێ هەموو کەسێکە ئێوە هیچ جیازیتان نەکردو ئەگەر بۆنە بە ئەمە مەبەستم یعنی ئەوە نییە کە بەرامبەر سفورەکان بێ بەڵام ئەگەر من سفورێک میام حاجەبێکم هیچ فەرقێکم هەیە بێ من سنتەری نووری حکمەوە جێگەمە بێتەوە دڵنیای بەلەوە هیچ جیاوازیەکمان نەکردووە تیاشایەتی لە کۆڕ و سیمینارەکانە تۆ سەیری بکەن لە کۆرسنەکە هەمانە ئایتیاتی زۆر سفورە سفورێتەکە یانی زار لە حەدایی بە تایبەتی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان کەیەن بۆ بەرنامەکان مە بڵێن بۆ ئەوەی کە بخوێ قورئان بخوێن یان لە دەرزە عامەکانە دانیشن یعنی ئەگەر کەسێک سنتەری حکمە نازانێمە سنتەری حکمە لەوەچی هۆڵە بێت کۆڕێکی تابێت و تەواو خۆیگە جیازیش بکەن هۆنیە بڕای من ئاسایە بەس بە دیبەکەی تریا ئەتە دەرفە زیاتر بە بۆ خانمانە بدرێن نا باڵا پۆشن باڵا پۆشەکان حەمدا ڕێگەی ڕاستیان گرت وڵای چۆنەڵێ ئێمە ئەوان تەوا ڕێگی خۆیان گرتیشمان بۆوان نییە ئەمانە ئیشاڵڵا ئەوانی کە دوورن لەم کارۆ ئیشاڵڵا هاوکاریان من پێشوەخوای لەگەڵ ئەو پڕی حرمەتمانە بۆ مانایانی هەر خاتمێک یاخود هەر هینێک جلوبەرگێکی ئازادە لە بەرحاڵ ئێمە شانازی بۆ و پەیڕە و پرۆگرام و باگراوندی ئاینیەوەکەین وە پێم وایە بێ بە شانازی شەو بانگەوازی بۆ بکەین مامۆستا شازاد لەو کۆتایی دەرفەتی کە ماوەمانە پێم خۆشە دیوبارە ئەگەر پەیامت هەبێ بۆ دایکان و باوکان وەروەها ئەگەر پەیامێکی دەستگای نووری حکمە هەبێ بیگەێنی بە هەموو لایەک وڵای پەیامەکەم ئەوەیە کە نەبێتە ڕێکلام بڵێن چونە تەلەبەمان بۆ بێت بەڕاستی مە شوێنی خۆمان نییە بەڵام داوا لەو دایک و باوکانەکەین لە هیچ نەبێ و کاتانی کە هاوین دێت قوتابیان ینی پشووەەر ئەگرن داوان لەکەین سەردانی ئەو ڕێکخراوانە بکەن کە هاوشێوەی حیکمەن با ئەو دوومانگە لەوێت تاقیکردنەوە بکرێ بۆ ئەو قوتابی هەسەنگاندنێکی بۆ بک خۆی بزانێ ئایا لەم دوومانگە چی فێر بووە ئادابی ئەم قوتابیە چۆنە ئەو کاتە ئەزانن کەوا چەندێک ئەوان دوورن لە ئەم پەروەردە جوانی کە هەیە داوایان لێکن ئینشاءڵڵا هەر هیچ نەبێ لە پشوو قوتابخانەکانە سەردانی ئەو ڕێکخراوانەکەن کە وەکو هاوشێوەی حیکمەوە ئینشاءڵڵا یاخوا دەستان خۆش بێ مامۆستا لێرەشەوە بە ئەمام جا ڕێکلامەکە بکەین ئەڵێشی مامۆستا هەر کەسێک وەکو مامۆستا فەرمووی هەر بەڕاستی خوا پێداوە یاخود دەیەوێ بینایەکی خێر بکاتەوە با بچێتە دەستگای نووری حکمە خۆی بە چاوسەری کا بیبینی ئەگەر عەقڵی گرتی و دڵی گرتی هاوکاریان بێت کە بە دڵنیاییەوە دڵنیاین هەم دڵیشی و هەم عەقڵیشی گرێ دەستیان خۆش بێ مامۆستا سەرکەوتوو بوون بەڕاستی وەکو فیدباکێک ئێمە ئاگادارین وەکو میدیاکار چاودێرین ئەبیزنین ئەبیستین جێگە دەستان دیارە بەبێ جیاوازی کارتان کردووە لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن خوای گەورە نمونەی ئێوە زیاد کا و سپاس بۆم دەرفەتەی بێمەشت بەخشین و داڵێ بینەرانەکەین ئەوە کۆتا پرۆژەکە پرۆژەی سەد فەرمودەیە لە دەست خۆیانی نێن و ڕوو لە دەستگایترین پرۆژەیە کۆتا یعنی کۆتا پرۆژەکە ئەنجامێن و بەستم ئەوە بوو بەڵام هیوادارم کە بەشدار بوون و بتوانن بەشدار بن ئەزیزان زۆر سپاس بۆ مامۆستا شازاد فەتاح بەڕێوەبەری دەستگای ڕۆشنبیری نووری حکمە سەنتەری سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمانە